هێشتا بانگەشەی هەڵبژاردن کۆتایی نەهاتووە، بەڵام بەشێک لە شەقامە سەرەکیەکانی دهۆک لە پۆستەری کاندیدەکان پاکرایەوە. دوێنێ شەو بێگومان درەنگانی شەوی ڕابردوو چەند گرتە ڤیددیۆیەک بڵاو کراونەتەوە دەبیندرێ کە چەند کەسێک خەریکی لابردنی پۆستەری کاندیدەکانن بۆ ئەوەی سوود لە ئاسنی پۆستەرەکانیان وەربگرن و دواتریش بیان فرۆشنەوە. پۆلیسی دهۆک گەیشتە سەرسەریان و چەند کەسێکی لەوانە دەستگیر کردووە. 964 پەیوەندی بە وتەپێژی پۆلیسی دهۆکەوە کرد، وتی هەموو ئەو کەسانەی ئەو کارەیان کردووە لە شەوی ڕابرد و ڕادستی دادگا ئەکرێن، چونکە بە پێی قسەی ئەو ئەڵێ سەرپێچیان کردووە و کاری نایاساییان ئەنجام داوە. وەک باسەکرێ هەمان ئەو حاڵەتە لە هەندێک لە شەقامەکانی زاخۆش دووبارە بۆتەوە. لە کاتێکدا هێشتا چەند کاتژمێرێکی ماوە بە شێوەیەکی فەرمی بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان کۆتایی پێبێت. پێشتر لە 25 دەست بە بانگەشەی هەڵبژاردن کرا، ئەم شەویش لە کاتژمێر 12 شەو بانگەشە بە شێوەیەکی فەرمی کۆتایی دێت. لە 964 هەواڵێکمان لەسەر ئەم بابەتە کردووە، حەزەکەم ئێوەش بیخوێننەوە.